یارانە کوردەوار وەختتان وە خێر هەندێک اتفاقات بووگەسە هۆ و سەبەبە ئەوەی کە ئێمە هاوکات کە خەریکی کاری مانەفستین مەجبور بووین جاروبار دیبەیتێکمان لەگەڵ خەڵکە خۆمان بوێت. ئێمە پێشووتر لە دیبەیتەکان ڕاپەڕینە کوردەوارە سەربەخوا وتمان کە ئینسانە کوردی فەراویەند محورە کە بە فەردیەت بگا و لە فەردیەتە خۆیان لە کوردیەت مەوا ئەکا و ئەبێ بە ئینسانە کوردی. بەڵام ئەو کارانەی کە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ ئیمڕۆ جێبەجێیان ئەکات و لە تەریقە نەیاراون و خاران بە جۆرێک سعیەکرێت دەنگەکە کپ بکرێتەوە و ئەم مەسائلە نەکەوێتە بەرە پرسیارە ئینسانە کوردی. ئەم ڕەوەندە لە توولە تاریخ هەروە بووگە. ئەژێت بەهلول زاوتێوەن زاوتە یەگاونە بەهلول زاوتێوەن زاوتە یەکداونە ئامیان ماچاون بەهلول دێواونە. بەهلول یەکدانە زاتە بەڵام زاوتێکی یەکداونە، یعنی بە تایبەتی گەیگە ئەم ئینسانە بە فەردیەت گەیگە بە ئیندیڤیدوێشن گەیگە فەرقەکات تەکەما بەقیە تەککێ ئامیان ئەوانەیە کە گشتی شکڵ یەکترین، ئەوانەیە کە گشتی وەکو یەکتری فکرەکەن، ئەوانەیە کە گشتی تەلەڤیزیۆنەکان زەهنیان دروست ئەکەن، ئەوانەیە کە گشتی یەکدەست لە ناوی دانیشگاکان و زەنگۆکانە بە کتێوە دانشمەندانە غەربی و متەفەکرینە غەربی مەدرەک ئەگرن وەکو یەک فکرەکەنەوە. ئامیان ماچاون بەهلول دێواونە. ئامیان ئەوانەی کە مردمانە عادین و فەردیەتێکیان لە خۆیان نییە و نگاهێکیان لە خۆیان نییە ژن بەهلول دێواونەس. بەهلول زاوتێوەن زاوتە یەکداونە ئامیان ماچاون بەهلول دێواونە. دێواونە کێدی وەی تۆر داناو بوو، کێ دێوانەی چاو پێکەوت کە ئاوا ژیروێ داناوێ. مەرکەب نەمەیداون گەردوون ڕاناو بوو. مەرکەب ئەسپ ئەوەی سواری ئەویت لە مەیدانە گەردوونە ڕانیوێت. بەم سوژەکی ئەم زندگیە لە مشت گرتوێ سەوارە بەر زندگی وێ، سەوارە بەر گەردون وێ، سەوارە بەر جەهان بێ. دێواونە کێدی وەی تۆر داناو بێ. چۆن تۆرێ داناز ئەم دێوانە؟ مەرکەب لە مەیدانە گەردوونە ئەڕانێت. ئاینە سوژەکیە، ئاینە کوردیەتە. پس ئەوەی کە تەبع ئامیان حەزی پێیەکە یا حەزی پێناکە مهم نییە. مهم ئەوەسە کە تۆ بە کوردیەت بگەی، مهم ئەوەسە کە تۆ تەبدیل ئەویت بە دانەیەکی یەکتا بێتا بێڕەقیب بێنەزیر. تۆ خوەتی کە لە ناوە دڵە خوەت و قیامەکەی و هەڵەسی. ئەم مقدمە واجب بوو بۆ خاتری ئەوەی بزانن ئەوەی کە زەهنیەتە ئێوە دروست ئەکات لە ئێوە مێگەل دروست ئەکا، توودەی متەراکم دروست ئەکا. تۆ بە عنوانە کاکە عەلی، بە عنوانە کاکە ئەحمەد، بە عنوانە شێرکۆ، بە عنوانە ڕەنج، بە عنوانە فڵانە کەس خوەت نییەی، هیچێکە لە خوەت نییە. تۆ ڕێوەڕووینت، قسەکردنت، نەزەرت، تەفەکورت، خۆراکت، خۆشەویستیکردنت، تەمامی ئەمانتە ڕیالیتی شەوەکان، سریاڵەکانە تەلەڤیزیۆنی، کتێوەکان، تەبلیغاتە تەلەڤیزیۆنی ماهوارەیی بۆتی دروستەکە. تو خوەت هیچێکە لە خوەت نییە، هیچێکە لە خوەت نییە. بۆیە وایان پێت کردەگە کامەسە تەسەورە ئێمە لە دوژمن، کامەسە تەسەورمان دوژمن چه شەکلیە، کێ خەریکە ئێمە بازیەدا، کێ بۆ چی هات کە بازیمانەدا، چه تەسەورێکمان لە دوژمن چه شەکلیە.
دوژمن وە دەبابە وتێت دوژمن جلیقەی زەدە فیشەکی وا لەبەرە دوژمن چ شکلی ئێمە ناتوانین دوژمن تەشخیص بین چوزانین دوژمن چه شکلیە دەی ئەگەر دانایانە کۆمەڵگایەک بە خەڵکی نێژن دوژمن چه شکلیە مردم چوزانێ دوژمن چۆنە قیافەی چه شکلیە چۆن تێدەبەرۆ نازانێ مردم خۆ نازانێ مردم داستانی تکرارەکاتۆ بۆ خۆی دۆستێک ڤیدۆیەکی هەناردەگە کە گویا شەبەکەیەکی ڕەسانەیی تۆڕە میدیایەکان بەناوە ڤیم فاوندەیشن بڵاوی کردگەسەوە داستانە شوێنەوارناس باستان ناس داستانە شوێنەوارناس خانمێکی شوێنەوارناسە کە لە ئاڵمان و هاتکەسەوە بازی یا گەیمی دروست کردگە تاوە بفەهمن دوژمن چه شکلیە گوێ بگرن من ئەمە لێ ئەدەم و ئێوە گوێ بگرن ئەمن شوێنەوارناسم و لە ئەڵمانیا خوێندومە تەڵەبەی دکتۆرام ئێستا بەس ئەم فترەیە خۆک خەریکم کرد بە یاریەک دەمەوێت بەو یاریە کۆمەڵگایەکەی ئێمە خۆم خەریکم کرد بە یاریە خۆم خەریکم کرد بە یاریە ژی کلکە ڕێوی تێرێتۆ دەمەسخەرە دەکا خۆم خەریکم کرد بە یاریە ئەم خانمە شوێنەوار ناسە بۆ شوێنەوار و مێژووی ئەم وڵاتەیە ئەو ناتوانێ زوانی قسەکردنی مردمەکانە ئەو ناوچەیە قسە بکە ناتوانێت دروست قسەی بکە وەلێ شوێنەوار ناسە هاتکە لەگرا گەرەکی ئێفازات بکە و بازیەکی دروست کردگام خانمە و مدعیە کە کوردە یاری خۆی یعنی لەکەونەوە هەر هەیە ئێمە ناتوانێت ئێستا بزە بە تاکید بکەین یاری لە چەند دەرە دەست پێ کردووە خۆی دەزانین تا ئێستا هەر هەیە و هەر منداڵ و گەورە یاری دەکەن و هەر چی بەشێک بێتن ئەگەر یەکێک دەوڵەمەند بێ فەقیر بێتن پەروەردەی هەبێ پەروەردەی نەبێ هەر چی بێتن یاری دەکات خۆشی ئەگەر سێری مێژووەکە بکەین یاری یەکەم یاریەکان لە چەند دەرە هەبوو کەونترین یاری لە مەسر و یەکێکی تریش هەبوو لە باشووری مێسۆپۆتامیا لە شاری ئور ئەو یاریە لە چەند دەرە دۆزیانەوە لە ناو گۆڕی پاشایەکانی ئور ئەم یاریە تقریبان کاپەی بڵێن وەک یاری ئەوەیە تاوڵەیە بەس بە شێوەیەکی ئاسانتر و بچووکتر کراوە من خۆم زۆر حەزم لە یاریە یعنی ئەمن کە یەکەم یاری کۆنکان فێر بووم تەمەنم 6 ساڵ بوو ئەو کاتە یانی تا ئێستا ئەمن حەزم لەو یاریەیە لەبەر ئەو کاتە دادەنیشی لەگەڵ ماڵەوە لەگەڵ برادەران خۆشە شەڕ دەکەی پێ دەکەنی ئەو کاتەیە ینی بۆ سۆشەلایزینگ زۆر مهمە ئەو جا منیش حەزم دەکرد یاریەکیش دروست خب تەوەجۆ بکەنم خانەمە خەریکە بە ئێوە تەوزیح حەدا کە بازیکردن یاریکردن زۆر مهمە بۆ سۆشیاڵایزینگ بۆ خاتریەوەی تۆ لە شەوچەرام ڕەوابەتە ئیجتیماعی بەرقرارکەی و بتوانی کاتەکان پڕ بکەی یاری زۆر مهمە من هاتووم یاری دروستکەم یاریە کە حوزورە بەدەنەکانی واتیە هاتکە یاریە دروستەکە ئەم خانمە اختراع بازی کردگە بەحث ئەکات کە ئوسوولەن بازی لەکوێوە دەسی پێکردگە و یاری یعنی چی و یاری بوو چی خاسە تەوەجۆ بکەن یاری بازی کەلەمەی یاریشیان مەسخەرە کردگە بازی با بزانن ئەم مەفاهیمە وەختی فاسە دەکری لە ناو زوانە خەڵکەژێەوە کوردیە نە ئەوە کوردینی ئەوە زوان نییە تۆوەکاری ئەوە دانەیە بنەجوو ئەرمەنی هاتگە مەفاهیمە متعالیە تۆ بەرعەکس وەکارەوە مەسخەرەی ئەکا فاسدی ئەکا تۆ وە گەمەکردن و بازیکردن ئێژی یاری دەرسوورەتە کە یاری شتێکی ترە دەرسوورەت کە لە فەلسفەی کوردیەتە یاری شتێکی ترە خۆیسە بازی پس بازی تێبگەن ئەمە بازیە ئەم خانمە بازی دروست کردگە شوێنەوار ناسە باستان شناسە ئارکیۆلۆژیستە
ئەم خانمە لە ئاڵمانەوە هاتکە بازی دروستەکە بۆ کورد هەولێریە کە جگە لە یاری کلاسیکەکان کە ئێمە بەردەوام دەیکەین یاریەکی تریش هەمان بێت ئەو کاتە یاریەکی استراتیژی تاوا دروست یاریەکی تریش هەمان بێتن ناڵێ کردووە بە ئەو شێوەی کا لە عالەم لە جیهان بەناوبانگە و دەمەیە ئەوە پێشکەشکەم بۆ گەنجەکانی ئێمە کاملا مشخصم خانمە زوانی کە قسەی پێکا لە ماڵۆ شتێکی ترە تەسەلوتی نییە بەسەرە زوانە مردمە هەولێر نیسی ئەوە تابلۆی یاریەکەیە کا دەبینین لە پشتەوە شوێنەکە یعنی جیۆگرافیەن چیای و دۆڵە ئەوجە لە ناوەندی ڕووبارێکە ئەم کاتە ئەم کاگۆتم یاریەکە تەرکیزە کات لەسەر ئیمپراتۆری ئاشووری مرکزی ئیمپراتۆری خۆب یاریەکە تەرکیزەکە لەسەر ئیمپراتوریەتە ئاشووری تەوەجۆ بکەن ئەم سەرزەمینە سەرزەمینە کوردەوارە دانەیە خانم بنەجوو جوولەکە معلوم نێ لە کوێوە هاتگە بەناوە شوێنەوارناس لەم مەسیف سەڵاحەدین و هەڵسیاگە بازی بۆ ئێمە دروست کردە بازیەکە ئەساسی سەفحەیەکە شاخوکی و جوغرافیایەکی دانیاگە و ئیمپراتوریەتە ئاشووری دەست پێەکە بابزانی هەر لە ئیستۆ بە پێلەقەی کاتە ناو زەهنت ئەم سەرزەمینە کوردەوارە مڵکە کەسانێترێ بووگە ئەم تاریخ بازیە وا جوولەکە بۆ ئێوە دەری تێرێ تەواوە باستان شناسەکان جوولەکەن تەواویان جوولەکەن ئەسڵەن علمە باستان شناسی جوولەکە داینیاگە شوێنەوە هەرناسی هەنە جوولەکە سوا لە مشتیە خۆ ئەم خانمە بازی بۆ ئێمە دروست کردگە بازیەکەی بە ئیمپراتوریەتە ئاشووریۆ دەستپێیەکە گوێبن ئاشووری لای بە شاری مووسڵی ئێستەیە ئەو کاتە ڕووباری دجلە گرنگە تەبعاً و ئێستا کا دەبینین 5 شارمان هەیە دەست پێ دەکاتن لە شاری ئاشوور ئاشوور یەکەم پایتەختی ئیمپراتۆری ئاشووری بووە دوای چەند جیلێک پاشایەکە هات پایتەختەکە گۆڕی کردیە کەلخو لە کەلخو گۆڕیانە بە دوو شارۆکین 1 ساڵ پایتەخت بوو دوای پاشایەکە مرد دوای کوڕەکەی هات پایتەختەکەی گۆڕی کردیە نینەوە کە خۆ مەیستە وەکو بازی وەکو دیسکرپشنە بازیەکە خەریکە تاریخێک بە سوورەتە ئەمرە واقعی ئەکاتە ناو زەهنەتەوە قەشەنگی کاتە ناو زەهنت ئدامەدا بە مووسڵ بەناوبانگە و ئەلێرە لە ئاخر شارەکەیان لەو پێنجانە ئاربائیلم داناوە ئاربائیل کاگۆتم پایتەخت نەبوو بەس گرنگەکەی ئەوە لێرە ئاربائیلم داناوە ئاربائیل پایتەخت نەبوو گوێ بگرن ئەو مێژوە جەعلە جوولەکە نوویسە خەریکە دانە لێدایەوەش حەزی پێکەن و خۆشتان تێدە مێژووی جوولەکە نوویسە یەکێ لە خۆی سوال ناکە ئەم ئیمپراتوریە پڕتەمتۆراق ئاشووریە کێ دروستی کردەگە بۆ دروست بووگە چۆن لە بینچوو وا لە بینچوو بە 3000 ساڵ پشتی هەڵنەساندەوە چی پێهات بۆمە شیمیایی لێدریا بۆم بە ئەتۆمی لێدریا چه ئەتەفاقێکەوەم ئیمپراتوریە پاشوورەیتر پشتی ڕاست نەکردەوە ئیمپراتوری وەڵاو دیاکۆلی داگە و یعنی ئێمە ئەکەن بە مشتی خارجی مادە توڕەهات یێ مشت توڕەهات ئەدەنە قەیەکتری و بەناو تاریخێکەنە ناو زەهنی دەسەم خانمە بازی بۆ تاورگە و ئەم خانمە وە ناو کوردە کەس لە خۆی سوال ناکاری خانم تو بوو وا قساکەی هیچ کە سوال لێ ناکە معبەدی ئشتاری ئاشووری لەوێ بوو ئشتاری مهمەکە وەسە معبەدی ئەشتاری ئاشووری وارە ئاربائیلۆ ئۆکەی ئەشتارە و خواس و حەزی پێکەن و وا لەوێ
ئەلەوێ مابەدەکەی بوو پاشایەکە دائیمەن کابڵێن پێش بڕاتە بۆ ژەنگ بۆ شەڕ دەڕۆیشتە مابەدەکە ئەلەوێ دەپرسی چی بکەم دوعای دەکرد تا ئێشتار پشتگیری بکاتن لە هەرچی قەرارێک ئەو کاتە ناو یاریەکە ئەو هەم کردووە کە ڕووبارەکە وەک ئاوێنەیەکە ئەو پێنج شارەکە کە لەو لایەیە دووبارە دەکرن لە لایەکەی دی یعنی یاریەکە بێن دوو نەفەر دەکرێتن فکرەکە ئەوەیە هەر پاشایەک لە ئاشوور دەست پێ دەکا کا گوتمان یەکەم پایتەختی ئیمپراتۆریەکە بوو فکرەکە ئەوەیە دەتوانی سەفەرکەی بەو کارتانە ئەو کارتانە دوو ڕۆڵیان هەیە ڕۆلی شخصیەتەکە کە ئەتوانی استراتیژی بەکاری بێنی و ڕۆلی سەفەرکردن ئەلە خوارەوە سمبۆلێکی هەیە ئەو سمبۆلە دووبارە دەکرێتەوە لەسەر تابلۆیەکە کە ئێستا بۆ نمونە ئەم سمبۆلە دەبینین ئەلێرە لە ئاربائیل دووبارە کراوە ئەم کاتە من ئەو کارتەیە قوربان دەکەم بۆ سەفەرکردنەکە ئەو جەفرەی دەدەم پاشاکەی خۆم دەبم دەهێنمە ئاربائیل کە هینامە ئاربائیل یەکەم تشت ئەوە یانی لۆجیکیان بۆ دروستکردنی ئیمپراتۆری یان شارێک دەبی خەڵک دانێ ئەم کاتە دانیشتوان لۆجیکیان بۆ دانانە هەر ئیمپراتوریە دەبێ خەڵک دانێ لە دیوەیتەکانە ترا من وتم و ئەم ئەوەڵین بار ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ وتی لەشکەرکەشیە ئەسکەندەر درۆس لەشکەرکەشیە هەر گەردەنکەشێک درۆی مطلقە ئەمانە کەشفیان کردو گەرەکیانە هەر سەرزەمینی حەپەلوشکەن بڕۆن بینای گەورەی تیا دروستکەن کە هاتنە سەرزەمینە ئێمە بنای گەورە دروستکەن خەڵکی کورد کوشتنی وتی لەگرا چی یەکەن ئێوە چ کارن مثالم هاوردۆ وتم ئەژدادە ئێوە کە گەرەکیان بوو زەوی نێ بکەنە هێنە خۆی بەردەکانیان لا ئەورد تەلان بەندیان ئەکرد و تەڵانیان دائەنیا و دیواریان ئەکێشاوە پەرژێنێن ئەکێشاوەیانوت ئەمە هەنە ئێمەس شتێ بەناوە لەشکەرکەشی تاریخە شاهانە گەردەنکەش مەوجود نییە دێزانی گیانە بە تەوانە ماڵیە کە بەدەستیان هاوردگە بڕۆن سەرزەمین بخوان چۆنی بخوان ساختمان سازی تیا بکەن دەی ساختمان سازی تیاکەیشی چی بکەی ئەشێ مەردەمە بوێ تا حکوومەت بکەی وە سەریان تا کار بکەن تا خەراج بدەن دایدەنێتە ئەو شوێنەیە ئەو کاتە کات و خەڵکت داتناوە ئەتوانی دەست پێ بکەی شارەکەت دروستکەی بە چی دەست پێ دەکەی بە گوندێک ئەوجا ئەوە یەک نرخت بۆ دەداتن یەک پوینت دوایی دەتوانی کابڵێن ئێستا تو دوو دانیشتوانت هەیە بۆت هەیە شارەکەت لە گوندەکەت گەورە بکەیتەوە بۆ ناحەیەک ئەوە نرخی دووەمە ئێستا خۆ دوایی کاشارەکەت گەورە دەبێتن پێویستە بە سوورێک ئەو سوورەکە دەتەوێت دروستکەی نرخی سێیە بەس ئەتو دانیشتوانت دووە دەبی زیاتر دانیشتوان دانەی ئەوجا ئەتوانی شارەکەت گەورەکەیتەوە یعنی فکرەکە ئەو هایە لۆجیکیەن یعنی ئەتو دەتەوێت شارێک دروست بکەی دەبی خەڵکت هەبێ لەبەر ئەگەر خەڵکت نییە ناتوانانی هیچ دروست بکەی یعنی پێویستتە بە توانای ئەوان ئەو کاتە دەتوانی دروستیکەی تا یعنی ئەوە چوار کا بازرگانی لەگەڵ دەوڵەتی تر دەکەی پێنج مابەتێکی گەورە دروست دەکەی لەبەر ئێستا کا دەبینین بۆ نمونە شاری خۆمان شارێکی گەورە مزگەوتێکی هەیە یان کەنیسەیەکی گەورەی هەیە و ئاخر دەرەجەکە قەسرێک دروست دەکەی کۆشکێک ئەو کۆشکەکە ینی نهایەتی ئەم شارە ینی گەورەتر لەو شارە خۆب لەم بازیە ئەم خانمە بە ئێوەی وت شارسازی حکوومەت سازی چه شەکڵیە نەفەتحە سەرزەمینە نە ئەدێ گەردەن کەش بە لەشکەریان و تێن سەرازیر ئەوەن نە ئەدێ کە تەمەلوکیان هەست ئەدێ کە کاروانە دەستیانە ئەڕۆن بینای شارێدا ئەنێن قاوەکەن لە خەڵکەکە بێنە ناو شارەکە لە بەرەوەی خەڵکەکە بەکاربێنن هەراوە سەرزەمینە کوردەواریان کرد هەر ئاوا دەوڵەتە تورکی و دەوڵەتە ئێرانی دەوڵەتە سووری و دەوڵەتە عێراقیان دروست کرد دەنا بیابانە لەم یەزرع بوو ئەو جێگانەی کە ئەمانە بەحسیەکەن وەمانە دەوڵەتیان تیادانە لە جێگەهایە کە ئەمانە کردبوویان شار تەوەسوتە مشتێ بنەجوو تەحتەناوە شێخ و بەگ و ڕئیس عەشیرە هاوردبوونیان خەڵکی ئێمەیان لە پرۆسەی جۆرا و جۆرۆ کۆچدا تا ماهیەتی ئەمانیانە گۆڕی ئەم ئەو بازیە بۆتان هاوردگە وەلێ ئەم خەریکە تاریخ جوولەکە نووسان بۆ ئەخاتە جێ تەحتە ناوەچی
تحتەناوە بازی دوژمن ئامەسە دوژمن ئاوا تێتە ماڵەکە تۆ حاڵیتە دوژمن بە دەبابە نایێت ئمڕۆ ئەوەی لە بەرامبەر ئێمە مقاومەتەکە عەلی خامنەئی نییە تۆی کە بە خۆت ئێژی کورد تۆ وا حەسادەت قوتی کردگە تۆ وا دەمەکەی تۆ ئێژی ئاتا تورکی تۆ وا دەمەکەی تۆ ئێژی ڕزاخانی تۆ وا دەمەکەی تۆ ئێژی کوڕە کوورشی تۆ وا دەمەکەی تۆ ئێژی لە ناو نەفەکەکە و خشتەکەکەی زەرتوش داکەفتگی تۆ بنە جوو تۆ بنە ئەرمەنی تۆ توخمە تورکەمەن تۆ ئمڕۆ بگیتە دوژمنە ئێمە عەلی خامنەئی دوژمن ئەمەسە دوژمن بە دەبابە نایە دوژمن تۆی وا لە ناو زەهنتوە وا لە ناو مشکتوە دوژمنە و کەسافەتەسە وا لە ناو مشکتوە تۆ فکرەکەی عەقڵە تۆز ئەوە داناییە تۆز ئەوە نەوە دانایی تۆ نییەوە حماقەتە تۆز بازی بۆ دروست کردن ناتوانانی دروستکەی ئەوە دەرەجەی شەشە ئەوجا تو کالێرەدا سەفەر دەکەی لەگەڵ پاشایەکەت بین ئەم شارانە خەڵک دادەنەی شار دروست دەکەی و نرخی سەرەوە کۆ ئەەکەیتەوە یعنی ئێستا بۆ نمونە لێرە نرخەکەت یەکە ئەوە شەشە دەبێتە حەوت گەیشتیتە شانزە و ئەوەی بەرامبەرت کەمتر لە شانزەیە ینی بڵێن کەمتر لە دەیە عەفوەن ئەو کاتە دەڕێن ئەو ئەدۆڕێتەوە ئەتو دەبێتەوە یعنی تو پاشا ئۆکەی ئەم خانەمە شارسازیت بۆەکە پادشاسازیت بۆەکە دێت بۆ دروزەکە معبەدشی تیا دروزەکە و لە ئاخرین مەرحەلە قەسرە پادشای تیا دروزەکە وەختی خەڵکی تیا کۆ کردو دەوڵەتی تیا دروزەکە چۆن دەوڵەتە ئێرانی چۆن دروستکریا لە 200 ساڵە ڕابردووە مشتیان بۆ گرت هاتن ئەوەڵ دەفە چیان کرد هاتن ئەوەڵ دەفە مەراکزە تەجەموعی بچووکیان دروست کرد وەکو سلێمانی وەکو سنە وەکو هەڵەبجە شارە زوو فەرق کاتەکە هەڵەبجە بڕۆن بزانن لە هەڵەبجە کێ هات یەکەم بینایی گەورەی دروست کرد پاشای کێ بوو ئەوەی سلێمانی دروست کرد پاشای کێ بوو ئەوەی سنەی دروست کرد پاشای کێ بوو ئۆکەی لە 300 ساڵە ڕابردووەمانە هاتن بۆ ئێمە هەیکەلیان دروست کرد کە جەمعیەتمان کۆنتڕۆڵکەن شێخ تەکیە ئەدەبیاتە عەرفانی دروستکردنە دەروێش و قەلەندەر دەروێش بڕۆن بپرسن بە فارسی یعنی چی یعنی چی دەروێش دەروێش یعنی کەسێکەوە لە ناوە خۆیە وە کامە زوان فارسی کەسێکەوە لە ناوە خۆیە چه شەکڵی وا لە ناوە خۆیە سەفەر ئەکا دانای دەریاگەردە کە غەواسی ئەزانێ کامەسە هەچکە جواو ناتۆ چه اتفاقێکەکەوێ تەمامە فەلسەفەی سەرزەمینە تۆ حەکی ئەکەن وەکو ئەو مەفهومە یاریە واوتم ئیستا بە زوانە فاسۆمیەکە بە گەمەکردن بە بازیکردن ئێژن چی؟ ئێژن یاریکردن مەفهوم کێ فاسدیەکە دانێ جوولەکە بنە جوولەکە وا لە ناو سەرزەمینە کوردەوارە وا بە زوانە خەڵکەکە قسە ئەکا و مەفاهیمەکە خراو ئەکا ئەو ئەزانێت چی خراو ئەکا ئەو ئەزانێت چۆنی ئەگۆڕێت تکراری ئەکاتەوە تا تۆ زایعەکە تا تۆ زوانە ئەلکەنەوێ تا تۆ ناتوانی قسە بکەی تا تۆ هیچ گزارشێکە لە فکرە خوات نییە تا تۆ خوات نازانی کەی وات پێیەکە قەشنگ وات پێیەکە ئیستا بازیت بۆ دروستەکە ئەو قەواعدە بازی ئەناسێ دیتە ئەو ئەزانێت چۆن ئەتوانیت حکوومەتێ دروستکەی چۆن دروستیەکەی تێی منتەقەیەکە دۆزیتەوە لە دەورە ئەو منتەقە کووا لە لای ڕووبارێکە چه ئەتفاقێکە کەفێ هەنێ بینا دروست ئەەکەی هەنێ جەمعیەتی بۆ ئەوەی لادەیە دروست ئەەکەی خوێخایەکی بۆ دانی بەرە مرکزە دینێکی بۆ دینێکی بۆ تعریفەکەیت و تەکایای بۆ دروست ئەەکەی مزگەوتی بۆ دروست ئەەکەی ئەوە کەنیسە و کەلیسایی بۆ دروست ئەەکەی معبەدی بۆ دروست ئەەکەی خەڵکی بۆ ئەکۆچێنی خەڵکی بۆ تێری ئەیکەیتە جەمعیەتە ئەو شارە بعد وەختی جەمعیەتەکە یەواش زدەلەوێ حەسارەتیشی تو دۆریە وەم دەحفە قەسرێکی تیا دروستەکەی حکوومەت هەی حکوومەت احتیاجی نییە تۆ سەرباز بکێشی کێ بگری سەرباز بکێشی بڕۆی لە بەرامبەر کێ بێسی
موجود نییە موجودیم بازیە خیلی قەشەنگ خەریکە پێتیژێ کێ خەریکان بازیەکە لە ژێرە دەسە کێیکە لە ژێرە دەسە پارتە دموکراتێکە تا تو بزانی پارتە دموکرات نەبێ سەوادە نەجاهلە نە ئەحمەقە مشتێ تەعلیم دیدەی جوولەکەی بنە جوولەکەی موساتین لەوێ دانیشکن ئێمە نابودکەن وەکو ئاوی خواردن نابودمانەکەن تۆ فکرەکەی ئەو سەوادی نیە و عەقڵی نیە و عەشایرە و دواکەوتوگە و نافەهمێت و ئەو چون نافەهمێت تۆ ژیانە بەختەوەر نییە و چون دزە تۆ ژیانە بەختەوەر ئەو بۆ ئەو کارە مەئمور کریاگە ئەو ئێشێ وا بکات ئەو واکە کاریەوەس وە فرە سەرکەوتت بووگە لە کارەکەیە خەیلی سەرکەوتووە لە کارەکەی خەیلی ژیرانە خەریکە ڕەفتارەکە دوژمن ئەوە نیە چوار سارۆخەنێتەوە قەیتەوە لە مووسڵە چوار سارۆخ نریا بە هەولێرۆ نا تۆ ملیۆن سارۆخە کردگە بە گیانە ئومەتە کوردی نازانێ ئالوودەت کردگە بە هەرچی میکرۆبە سەدان نەخۆشی کوشەندەت لێداگە خەڵکەکە ئاگای لێنێ نافەهمێ هەرەمەیکە نافەهمێت یەکێک نە مەرەزەکانە تۆ لێتداگە چون نافەهمێ چون زوانی چقەت کردگە چون جەهەنبینیەکەی چقەت کردگە چون لە وجودە خۆی دات ماڵیگە چۆن دەوڵەتە تورکی تەشکیل بوو چۆن تەشکیل بوو کێ دروستی کرد کێ تورکی دروست کرد کێ تورکی سازاند تورک سێ کەس باوکە ناسیۆنالیزمە تورکن سێ جوولەکەی ئوروپایی باوکە ناسیۆنالیزمە تورکن یەکێکیان ناوی ئەرمینیوس وامبریە ئەرمینیوس وامبری 12 زوان ئەزانێ یەهودیە مەجارستانە لە ساڵە 1858 ئەووەڵین لوغەتنامەیە ئاڵمانی تورکی دروستەکە لە ئیستانبوڵ ئەو تئۆریە پانتورکیزم پانتورانیزم مەترەحەکە وەسەفەرەکە بە تەسهیلاتێک کە بەیگ و پاشاکان ئەینێنە اختیاری من تیکایە لە کتێوە سەفەرنامەیە ئارمینیۆس وامبریتان بۆ خوێنمەوە باوکە ناسیۆنالیزمە تورک باوکە دروستکردنە ملەتە تورک مشتێ جوولەکەی دۆنەمی مشتێ جوولەکەی خەزەری دەوڵەتە دوونەمیە تورکیە کێ دروستیەکە تۆ ئێستا بڕۆ معجب بە تورکیە و بەڕاستی بە قودرەتە و بەڕاستی ئیمپراتۆری عوسمانیە لە خۆت ناپرسی لە 1808 تا 1880 ئەمکێ کە پێی ئێژن تەنزیماتە دەوڵەتە عوسمانی و تەغییراتە دەوڵەتە عوسمانی ئاغازە دروستکردنە دەوڵەتە عوسمانیە دروستکردنە تاریخی بەناوە تاریخە عوسمانی بۆ کێ بۆ مشتێ وەحشی جوولەکە بەناوە تورک ئێشێ شناسنامەیە تاریخێکیان بۆ دروستکەی تاریخیان بۆ جەهلەکەی کارێکی نییە هەروە کە خەریکی دەوڵەتە قاجاریە دروست ئەەکەی لە کۆرپۆرێشن لە دەوڵەتی یەهودیە ئێرانیە پس بەر لە حزورە دەوڵەتە ئیسرائیل بەنامە دەوڵەتە قەومیە یەهود تو دوو دەوڵەتە جوولەکە ئەوێنی لە منتەقا دەوڵەتە یەهودیە دۆنەمیە تورکیە دەوڵەتە یەهودی جوولەکەیە ئێرانیە ئانووسی خۆی ستێمە سەریانی سە فەکتەکانە دەم نەفەرە دووەم لێئۆن کۆهن فەڕەنسەوی کە دەرمەوردە عەزەمەتە نژادە تورکە نووسێ جوولەکە نەفەرە سەوەم ئارتور لۆمری جوولەکەی ئینگلیسی گەشتیان لە ئاخر قەرنە 19 و لە ئەوایل قەرنە 20 ئەمرن ئەمە اتفاقاتانە ئەکسەریەت هەنە قەرنە 19 ئەواخرە قەرنە 19 ئەمانە کێن ئەمانە هەر ئەوانەنە وا دارودەسەیە کۆمیتێ ئیتحاد و تەرەقی دروستەکەن ئەم جوولەکەهای دۆنەمیە پەیڕەوانە ئاغایە کێ پەیڕەوانە ئاغایە سابتایسوو ئاغایە کە فەرقەیە کابالا دروستەکە ئاغایە سابتایسوو ئسحاق بن موسا
باوایە ئەم فڕانسووا حەریریە مەغزە پارتە دموکرات پەیڕەوی بوو. ئێوە لە خۆتان ناپرسن فرودگای حەریر بۆ ئەمریکا ئەشغاڵی کردگە. بنەماڵەیە حەریری پەیڕەوانە سەرسەختە ساپتای سووی کابالاییست بوون کاتون قەبکەنە سەرزەمینە کوردەوارە چون بە سەرزەمینە خۆیان ئێزانن گەرەکیانە. خب پس سێ جوولەکەی ئوروپایی ناسیۆنەلیزمت تورکە نووسێ. سێ جوولەکەی ئوروپایی قەومە یەهود ئەواتە جامەیە تورک زوانە یەدیشت تورکی دروست ئەکا خۆی دیکشنەری و لوقەتنامەی بۆ دروست ئەکا خۆی ناسیۆنالیزمی بۆ تئۆریزە ئەکاتۆ و لە کێوەکانە ئاڵتایە ئەیچەسپێنێتە قەی یەکتری حتا منتەهیۆ ئەلەیە ئوروپا و پێیان ئێژێکی پێیان ئێژێ تورکانە تەمەدون ساز نژاد بەرتەرە ئاریا تورک و دەوڵەتیان بۆ دروستەکە. یەکێکیان بە عەقەبەی تاریخی خەلیفەی موسڵمینە سونی و تورکێکی تر کە سەر لەولاوە دەرتێرێ مشتێ متەوەحش لە ژێرە فەرمانە جوولەکەیە ئانوسیە ئێرانی دەوڵەتی یەهودە ئێران. ئەهەمیەت دەوڵەتی یەهودە ئێرانی وا لە ئەوەی کە یەهودیانە ئێران کوڕەکانە یەعقوبن وەلێ تورکەکان کێن؟ تورکەکان خەزەریەکانن قەبیلەیە سیانزەن لە ئەسباتە یەعقوب نییەن. ئەمە لەگرا بۆتان باتڵی ئەکاتۆ کە یەهودیەت تەبلیغە دینە خۆی نەکردگە ئەسڵ نەیکردگە یەهود ئەم کارە نییە نایکا. ئاغایە مۆشە کۆهن ئاغایە مۆشە کۆهن کەسێکە کە لە جەمعیەتە اتحاد و تەرەقیە فعالانە خەریکە تئۆریزە ئەکا ناسیۆنالیزمە تورکی و کەسێ بە ناوە زیا گود ئاپ شتێکی ئاواسە 1924 ئەم ئاغا تورک چیلیک ئیدەیە تورک چیلیک دروستەکە گشتی یەهودیە گشتی یەهودی و لە ڕۆفەقایە ئاغایە مستەفا کەمال پاشایە دۆنەمیە یەهودین ئەم زوانە حرامزادەی تورکیە کە ئەوێتۆ چی؟ ئەوێتۆ تەنیا وجه انسجام تورانیزم زوانە حرامزادەیە تورکی زوانە حرامزادەیە فارسی. ئاغای وامبری سەفەرنامەیەکی نووساگە کە چۆن دەست ئەکا بە سەفەر چۆن ئەڕواتە سەمەرقەند و بوخارا و چۆن تێتە کەویر و ئەسفەهان و شیراز و ئەرزەڕۆم و ترابزۆن و ستەمبوڵ و چۆن واردە مەحافل ئەوێت با بمێنێت. من تیکێ لە سەفەرنامەی ئاغای وامبریتان بۆ خوێنمەوە. زندگی و سەفەرنامەیە ئەرمینیۆس وامبریە مەجار یەهودی ئەم ئاغا کە قەستە سەفەر ئەکا 12 زوان ئەزانێت من جملە فارسی من جملە تورکی هەرتکی زوانە یەدیشە هەرتکیش زوانە جوولەکە سازە کاورایە مەجار لە منتەقەیە ئەرزرومە ئەوڵەن دان نانێت بەوەی کە ئەگرا کوێز کوردەوارە ئەسڵەن نا بەحس لە کەسافەت و برسیەتی و بووی پەهن و کەسافەتە ناوە ئەرزەڕوم ئەکا کەی 1860 ناوی لەگرا خەریکە
نکته بحثەکە کە خەریکن لە ئەرز ڕۆم و حرەکەت ئەکەن بەرەو سەرسنوور بێن. سەرسنوورەکێ قاجاڕیە. پس از قریب 4 ساعت سواری به حسن قلو که روی بلندی بنا شده رسیدیم. دوای 4 ساعت پیاده روی گەینە حسن قلو، یعنی قڵای حسن قلو. این دژ یعنی ئەم قڵا برای مقابله با حملات کردهای غارتگر که در این نواحی مسکن دارند ساخته شد. آقای ئارمنیوس وامبری 1860 لە کتاوە خاتراتە خۆیان سەرزەمینە کوردەوار بە هێنە کورد نازانێ، بە هێنە تورکانە متەمەدن ئەزانێ، وە کوردەکان لەگرا کیان هەست؟ مەسکەنە و ماڵیان وا لەگرا و کوردە و دانیشتن و نیشتە جێس و نیشتە گەس و نیشتەمانە. تەوەجۆ ئەکەن نیشتمان لەکوێوەتێ؟ تو ساحێوم سەرزەمینە نییە، فقط قومەدانی دانیشی نیشتە جێس هەنە نیشتە گەتە. تەوەجۆکەین کردهای غارتگر. این دژ برای دژ حەسەنلوو بۆ چی دروست کریاگە؟ دژ حەسەنلوو بۆ کێ دروست کریاگە؟ قڵای حەسەنلوو بۆ کێ دروست کریاگە؟ بۆ کوردە چەتە. بۆ کوردە چەتە دروست کریاگە که در این نواحی مسکن دارند ساخته شده است. درست است که اکنون کردها به ندرت جرأت می کنند به آبادی ها حمله ورشوند، لیکن کاروانهای کوچک و مسافران منفرد هنوز هم از خشم درندخویی ایشان در امان نیست. درسته که ایترم کردانە ناتوان حمله بکنە ئاوایی و چەتەی بکەن و چەپاوە. ئەمە هەمە قسەی بێشەرەف نامەسا، ئەمە هەمان قسەی بێشەرەف نامەسا. کورد چەتەس و پەرسەگە و حەڵی خراوە و وەلێ ئیستا دیکتانە ئێستام کوردە ئیتر ناتوانێت دزی بکە و ئینسانە خوێڕەیەکە حملە کاتە کاروانی چکۆلە چکۆلە. از درندخویی ایشان در امان نبودند. درندخون، خویان درنده است، خویان وحشیه کرد. آقای مجارستانی ئارمینیوس وامبری جوولەکە. به لحاظ امنیت صفحه 47 هەر کەس گەرەکی بیخوێنێتەوە یا فەکتی گەرەکوێت. صفحه 47. به لحاظ امنیت 2 نفر قوس یعنی محافظ سوار با خود همراه آوردیم. در واقع خودم دلیلی برای ترسیدن نداشتم، اما برای ارمنی‌های همسفرم که زیورالات ارزشمندی با خود از اروپا همراه آورده بودند، از فرمانی که با خود داشتم در مقام افندی سود جستم. است به عنوان افندی فرمانیان پیداگە بڕوا بۆ تاران. لەگران نکتەیەکێژێ کورد تسەزاورە دڕندەخوە حیچ غەڵەتێ ناتوانێ بکاوە کاروانە بچووک حملە ئەکا و کورد مشتی غارەتگەر و چەپاوەڵگەر و چەتەن وحشی. وەلێ بە شدەتیش لە حکوومەت ئەترسن. حکوومەتێکی عوسمانلی لەکوێ لە سەرزەمینە خۆیانە ئەترسن. هەموو وحشین هەم ناوێرن. ئەمە کێ نووسێ؟ دانەیە تۆخمە جوولەکەی حیز بۆ کێ نووسێ؟ بۆ تورکەکانیە نووسێ. چێ مەموریەتێکی ئێزەم کارە بکە؟ بۆ لە خۆتان ناپرسن. قەستە ئاغانە نووسینە ئەم خەتوتە چییە؟ کاورای مەجاریە جوولەکە بۆ ئیش ئێمە بنووسێ چون واسە. با بڕێن. در مقام افندی سود جستم و از حاکم ارزروم برای آنان محافظ گرفتم. با عبور از ارس تا رسیدن به سرحد کردستان اصلی. اما کردستان جعلیەکە است ولا ئەگرا. با بڕێین بۆ کردستان ئەسڵی. ئەمە جعلیەکە ئەمە کوردستان خۆنی و لاوە ئەمە تورکی کێوین و با بڕێنە کوردستانە ئەسڵیەکە. راهی در پیش نداشتیم. این قوم در عصر هرودوت نیز به عنوان راهزنان تمام عیار
و چپاولگران شهرت نامحسودی داشتند. ئەم قوم کورد لە نووسینەکانە هەرۆدۆتە 1860 کاورای جوولەکە خەریکە ڕفرەنس ئەدا بە هێرۆدۆت، واتە هێرۆدۆت وتکێسی ئەم قەومە کامە قەومە کورد بە عنوانە چەتە و چەپاوکەرە تەمام قەد بێ هیچ حەسادەتی ڕەقیبیان نییە. ئەمە هێرۆدۆت وتکێسی. ئەمە هەمان هێرۆدۆتە وا تۆی کورد بە تاریخ بازی تحتە ناوە تاریخ تحتە ناوە باستان چووگی ئاوێزانی بووگی و کورت و کورس و کورت و ئین و حەملەی ئەسکەندەر و مید و میدیا و ئەمانە لکیاگی پێی وە خەریکی هاریەوی. ئەم فەک دەرێتۆ کەم هێرۆدۆتە تۆ بە وەحشی ئەزانێ چەپاوەڵگەر. ئەمە چەپاوەڵیان لە کێ کردگە ئەم کوردە؟ لە کێ؟ لە خۆیان. دەم کوردە گشتیان خۆ چەپاوەڵگەرن. دەی چۆن چەپاوەڵگەر لە چەپاوەڵگەرە دزێ؟ دەمە تویشتی دا کەس کار ناکە لەم سەرزەمینە، گەشتی خەریکە چەپاوڵەکە. کەسیش لە خۆی سوال ناکە ئەرێ ئەم کتێوە هێرۆدۆتە بە چی نووسیاگە؟ لە سەرزەمینێکە وا تۆ ئەڕۆی کەتیبە تێری ئێژی ئەم کەتیبە لە تاقۆسان کنیاگە پادشا داریوش کێشاگێسی ئەم بەردە حەمورابی قانونی وەسەرۆکەندگە، یعنی بە تۆ ئێژێ حەکاکیش کردن، یعنی تەنیا ڕێگەی نووسین حەکاکیکردن لەسەر بەرداوگە، بەرد هەڵکەنن بە چەکوش. حەیچێ نەبووگە. تاریخە هێرۆدۆت 400 لاپەڕەس. ئەم تاریخە هێرۆدۆتە لە زەمانێکا کە پادشاهانە گەورەی ئیمپەراتۆریانە جەهان فەرمانە حکوومەتیەکانە خۆیان ئیشەوە قەی بەردەو بکەنن کە هەمیشە هەر جەعلە، کە هەمیشە هەر دروست وەلێ بازم قبوڵیکەین. پس نیشان ئەدان لە گراتۆ کەرەستەی نووسینت نییە، شتێ بە ناوی کاغەز، شتێ بە ناوی قەڵەم نییە تۆ بنووسیت. تۆ تەنیا ڕێگەی نووسینت دەوەسەوە سەر بەرد هەڵیکەنی. ئایێ هێرۆدۆت تۆ کتێوەکەت ئیستا 400 لاپەڕەس، 400 لاپەڕەی ئەم دی و ئەو دی و تۆ بۆ هەڵکەندن و نووسینە ئەم کتێوە ئێشێ تەمامە بەردەکانی ئوروپات بتاشایە تا هەڵیکەنی. ئیستا بێژین وانیە تۆ لەسەر خشت قوڕا دروستە کردگە، وەکو ئەم جعلیاتەی تر دەریان هاورد. هەر خشت قوڕێ بە ئەندازەی سەفحەیەکی ئاچوار خاسە، ئەوەنە خاسە. دەی هەر لاپەڕە کتێوێ 26 خەت ئەگرێ، 28 خەت ئەگرێ. تۆ بە کامە خەت ئەمە بەسەر قوڕیشۆ بکەنی زیاتر لە 3 خەت تا 2 خەت ناگرێ. ئەم دی و ئەو دیویش نییە. تۆ ئەمە ئەکاتە بۆ هەر سەفحەیەک 8 لەوحەت گەرەکە، 8 لەوحە قوڕەگەرەکە. تۆ 800 لاپەڕەت هەز، 400 لاپەڕە ئەم دی و ئەو دیوێتە 800 بکە زەبدەرە 6400 لەوحە گەرەکە فقط بۆ کتێوە هێرۆدۆت. 6400 لەوحی قوڕی هەڕەگ، هەر دانەیەکی 3 کیلۆ خاسە، 2 کیلۆ خاسە. ئیتر ئەوەنە ئەستورە، حتمەن ئەستورە بێ هەڵیکەنی. 2 کیلۆ خاسە، 3 کیلۆ خاسە، ئیشە 5 کیلۆوێ، من بە 3 کیلۆ ئەیگرم. 6400 کیلۆ، 6 تن و 400 کیلۆەکە فقط کتێوەکەی هێرۆدۆت. ببەخشن 6400 لەوحەکە زەربی 3 بکەن ئەکاتە 19 تن، 19,000 کیلۆ. داخم هەر حشترێ ئەگەر 300 کیلۆ بار بوات 19 تن چەند حشتری گەرەکە؟ 300 کیلۆ ها.
حد ئەقل حەفتا هشتری گەرەکە بەس کتێوە هێرۆدۆت بووە. تۆ چۆن ئەم سوعالانە نەخۆت ناکەی هەروە قبوڵیەکەی بێرە دوو لاپەڕە لەم کتێوە عەسڵیە کە هێرۆدۆت بەدەستی خۆی نووسیوێتی بێری کوە مەوجود نییە، مەوجود نییە. دانەیە جوولەکە سەنەدی لێ تێرێتەوە، تۆ حەزی پێکوی بەڕاستی یەکەم جار ناو تاریخە ناومان هاتکە هێرۆدۆت ناومانی بردگە. ئێمە بەڕاستی بەدەست ئاشخاڵێ وەکو تۆ گرفتارۆگین، بەڕاستی ئێمە بەبەختین تەکەتوە ڕووی نەسیانزەوە دەر، بەڕاستی ئێمە بەبەختین تۆ عورزەت نییە یەک سوعال لە خۆت بکەی. بۆ تەمامی ئەم دنیا حەملەی کردگە ئێمە بە وەحشی ئەزانێ، بۆ یعنی وەحشی لەم دنیا نەبوو تا هەر کورد نەوێت، بۆ هەر جوولەکەیەکی گەوات پدەر قاچی خسکەسەم سەرزەمینە ئێمە بە وەحشی ناوەوات. بۆ ئێمە چیمان هەز ئەم جوولەکەی گەوات پدەرە حەملەمان پێیەکە، بۆ دفاعەکە لە تورک، بۆ دفاعەکە لە فارس. نە تورک مەوجودە نە فارس مەوجودە و ئەو دروسیانەکە. خب با ئیدامە بین ئاغای وانبرێژێ چی؟ ئاغای وانبرێژێت با عبور از ارس تا رسیدن به سرحد کردستان اصلی راهی در پیش نداشتیم. این قوم در عصر هرودوت نیز به عنوان راهزنان تمام عیار و چپاولگران شهرت نامحسودی داشتند غیر قابل حسادت. در مسیر من کوه رفیعی دیده میشد، در برابر من کوهی برز بود که یکی از راهنمایان من میگفت کوروغلوی پر آوازه، یکی لرینوین او کسانی که راهنمایی میکرد کوروغلوی پر آوازه بر فراز آن میزیسته است. دڵە سەرزەمین و کوردەوارە کوروغلوی تێهاڵ دریاگ لەوێ چییە کە بەڵەدەکەی ڕێگەیشیان کوردن، دوو کوردیان هاورگە بەڵەدە ڕێگەیانن. اوکی. او در اشعار خلقی مسلمانان که کوروغلو مشهورترین قهرمان و ماجراجوی این خطه به شمار می رود. آفرین کوروغلو. شاهکارهای معجزه آسایش را هم ترکان آمودریا و هم ترکان آناتولی در نزدیکی مدیترانه و هم اهالی رومیلیا در کناره امواج دنوب به هنگام جشن و سرور در گرم جنگ و ستیز در ترانه های خود بازگو می کنند. لکنارکان دنوب تا آناتولی تا منتها علیه که وکان آلتای حماسکان و اشعار کوروغلو لێ ئەدەن و هەڵەخەن و وەحزی پێیەکەن. تۆجۆ بکە لەو تەمەدونە خەریکە بۆ ئەندروسەکە کە ئاورای جوولەکە خەریکە بۆ مشتێ وەحشی بە ناو تورک کە معلوم نیە لەکوێ هاتکن. تاریخ دروسەکە لەناوە دڵە کوردەوارە ئێمە جوولەکە وا تۆ فرە حەزی پێیەکەی بینێ لە خوات. به هنگام عبور از تنگه کوهستانی و باریک همسفران ارمنی شروع به فشنگگذاری تفنگ‌ها و پشتاوهای خود کردند و گفتند از این پس دیگر عثمانلی نمیبینیم. ارمنیەکان وتیان لەمە بدووە ئیتر عوسمانلی نییە، ئەم سڵتانە پڕتمتراغ و ئەمانە تا ئەرزوڕۆم بوو ئیتر نییە. نەما بلکه کردها و ارامنه در اینجا سکونت دارن. تا ئەرزوڕۆم تورکە حیز خەریکە زندگیەکە، دایە قەیشاخەکان و ئەرمەنی و کورد خەریکن زندگیەکەن. فیشەک دائەنێم بتوانم لە بەرامبەر کوردەکانە بوێسم. عوسمانلو حکوومەتی کردگە لەوێ بەسەر ئەو مەردەمە حاکم بووگە سەیرە ئەو جەعلە تاریخە بکەن، بزان چۆن تاریخ سازی بۆ تۆ کاکاورا، چۆن بۆتی دروستەکە.
تحت ناو سفر کردن. و اگر میخواهی از تو بترسند باید کاملا مسلح باشی. اگر گرگت کردکان و ارمنیکان لتو بترسن کردکان لیت بترسن ایشه چون وید ایشه مسلح وی ایشه سلاح بوی. در یکی از آبادی های کردستان به نام اشک الیاس فرمسک الیاس یکی للادیکان و کردستان به نام فرمسک الیاس 2 مرد را برای همراهی اجیر کردیم. 2 پیاگمن خستک خومانه و در سفید دم را افتادیم. صبحی خفه و تیره به نظر می رسید و فراز و کوههای دور دست انباشته از ابر بود. 4 پایان را با بارشان از جلو فرستادیم و خود در پای کوه نشستیم تا چای درست کنیم و پس از نوشیدن 1-2 پیاله بر اسب‌هایمان سوار شدیم تا به 4 پایان بارکش برسیم. بعد از نیم ساعت یورتمه به نزدیکی آنها رسیدیم و دیدیم با آسودگی در امتداد تیغه کوه به راه خود می روند. حال تابش خورشید ابرها را پراکنده بود و همچنان که برای تحسین زیبایی طبیعت به اطراف نگاه می کردم تصادفاً چشمم به یکی از همراهان کرد من افتاد. چامکوتو یک لحاره کردکان من که به 4 پایان بارکش می نگریست و در این حال نشانه‌هایی از ناراحتی در همراه او نیز مشاهده می شد. خیلی کتماشای 4 پیکانی کردو نگرانیشم لنگای رفیق کردکی تریادی. پرسیدم چه خبره؟ به عوض پاسخ فقط به سمتی اشاره کرد. جوابی که نداد و اشاره کرد جیگه یک. ببخشید. که نوکران ارمنی همسفرم به چند تایی قاطرچی در آن پیش می رفتند. بدان سو نگاه کردیم و تعدادی کرد مسلح سواره و پیاده دیدیم که چپ و راست با شتاب رو به ما می آمدند. عده کرد سواره مسلح به طرف ایمه هاتن. و مستقیما به سوی 4 پایان و کالاهای ارزشمند گرانبها می تاختند. یک راس خریکون اروین بولای ولاخکانو او کرسته با ارزشو با قیمتانه کالا با قیمتانه و بابزان کالا گورانیه ها شته دسکرد کالاس کالا لایق بالا کاراباگوف ارمنی همان کسی که در اروپا زیسته بود فریاد زد راه زنان چته و کرد وتی چته ای ارمنی قاوی کرد چته. او به سرعت اسلحه کمری خود را که در اروپا را کشید و به سوی بارها راند و دوست دیگرش و من به دنبال او افتادیم و با توسل به همه شیوه های ممکن در تاختن اسب بالاخره آخرین و 3 نفری بودم که به صحنه عمل رسیدیم. در همان حال هنوز پلاک برنجی فینه‌ایم به نشانه حشمت افندیگری بر سرم جلوگری می کرد. پلاک افندیگری واقعی کلاوکی و افنی آقا افنی عثمانلیه. به محض آنکه چشم کردها به فینه‌ام افتاد ناگهان در چند قدمی جمع وحشت زده ما ایستادند. ام کرد چته وحشی درنده وقتی چاوینه که تو ام قپی کلاوی منه که افندی عثمانیم اوی سن 1800 شخص نه شناسنامه هست، نه پاسپورت هست، نه جرم شناسی هست، نه هیچ سگباب پاسگایی هست. کاورای کرد ایشی بولا قپی افنی تو بترسی مرتی که کی ازانی کی کشتگه کارگای واتیا محقق هست
ئەسەر ئەنگشتە ئەگرن، ئەسەر ئەنگشت نگاری ئەکەن، گولە ناسی ئەکەن بۆ ئیشێت بترسێ. لەگرا دووبارە قدرەت دەوڵەتە عوسمانی بەسەر تۆ حاکمەکە، حتا کوردێکی وەحشی چەتە وەختی چاوی ئەکەوێتەوە قوپەی کڵاوەکە کە نیشان ئەدا تۆ ئەفەندیت وەکو سەگرێتە ترسێ. تەوەجۆ بکەنیت ئەدامە ئەدا بەمەحز ئەنکە چەشمە کۆردها بە فنیە ئەم ئوفتاد، ناگەهان در چند قەدەمی جەمع وەحشەت زەدەیما ئیستادەن. ئەمە فۆرن تەشخیصی داوان چاویان کەوتە فنیەکەی ئاغا. با صدای قڕش مانند پرسیدم اینجا چه کار دارید؟ وتم ئێوە لەگەڵ چیەکەن؟ من غڕیم و ملیانە، غڕیام و ملیانە. پیرەمەردی یەک چەشمی، پیرەپیاگێکی یەکچاو، مسلح بە سپەر و نەیزە و تفەنگ و شەمشیر. تەوەجۆ بکەن، مسلح بە سپەر، نەیزە، تفەنگ و شمشێر. مەرتیکەی کڵاو بەردارە، جوولەکەی تۆخمە، جوولەکەی بێشەرەف دەکاورا بەو شاخ و داخە. سپەڕی بۆ چییە؟ نەیزەی بۆ چییە؟ شمشێری بۆ چییە؟ تفەنگی بۆ چییە؟ هەر چواری پێوە بوو سپەڕ و شمشێر و نەیزە و تفەنگ واقعی کاوراوە. نەفەربەرە. عەجەب. گفت بەیگ ئەفەندی، گشتیشان تورکی ئەزانن، وتی بەیگ ئەفەندی، گاوها و رازهای ماول شدند. تمام شب گذشته را به دنبال آنها گشته ایم. آیا شما در مسیرتان آنها را ندیده اید؟ گاکان و مروانات من گم بوگن. اول مسیر خودتان نتان دیگه. و تی گفتم شما عادت دارید این طوری مسلح به دنبال ورزا بگردید؟ خجالت بکش. آیا ریشهایت برای این سفید شده که در دزدی و غارت پلید شود؟ خجالت نکشی؟ ام ریشانته بوی چرمک بوگه که لدزدی و لدزی و لغارت کردنه نابود و تباهیان که؟ ای راه زن گستاخ، ای چته گساخ. اگر پیرمرد نبودی، اگر پیاگ پیرگ نوایتا، همین حالا تو را پیش قایم مقام بایزید می بردم. استو مورد لای قایم مقامی دو بایزی. سخنانم و توضیحات کردهای همراه هم سبب شد تا دسته راه زنان مرکب از 8 مرد خیلی زود دریابند با چه کسی طرفند. چه کسی طرفند؟ راسا میزالی کی تو با چه کسی طرفند؟ افنی عثمانلی. 8 دانه پیای مسلح و کرد و نیزه و تفنگ و اسلحه و سپر و شمشیر لبرانبر قپه عثمانلی ام آغا لشاخ و داخ و سرزمین و قوانت ترسیان. اوان تازه زانیان تاکه کیا طرفن؟ تاکه کی طرفی؟ بله. معمولاً از ارامنه و ایرانیان چندان نمی ترسند، لیکن حمله به یکی از مقامات سلطانی را علاقه نمی دانند. معمولاً کردکان نه لأرمنی ترسن نه لإیرانی، ولی للسلطان عظیم الشأن عثمانی اترسن. طاقت یعنی خواه نادن لمو ایش. بله. لیکن حمله به یکی از مقامات سلطانی را علاقه نمی دانند. باز هم چند تهدید دیگر به توبیخ‌های سخت پیشین افزودم و خیلی زود با رضایت خاطر دیدم راه زنان پراکنده و دور شدند. چند دانه تهدیدم کردن و درچون. ما هم به سفرمان ادامه دادیم. در طول راه ارامنه لحظه ای از بیان سپاسگزاری کوتاه نیامدند. ارمنیکان لحظه سپاسگزاری کوتاه نهادند. آنها می گفتند اگر به دلیل وجود من نبود تمام کالاهای ارزشمندی که از لندن آورده بودند به دست اکراد می افتاد.
از این ماجرا خلاصه ترس و رنگ پریدگی تعداد تجار ایرانی که روز قبل به ما پیوسته بودند به خاطرم مانده است. هنگامی که می‌خواستیم استراحت کنیم، اینان به نشانه تشکر از خدماتم شیرینی‌های مختلفی برایم هدیه آوردند. نمی‌توانستم از تحسین این موضوع خودداری کنم که جلال و اعزاز یک افندی در نزد کردها چه میزان اعتبار و قدرت دارد. فاجعه است دیتن خود لآوینه دیگری یهودیا و لطی سالان رابردو و قرون گذشته تماعی لسرزمین کردوار کرد و وجود انسان کردی قر و قرال کرد. ترک موجودیت تاریخی نبود، یهود ساختی، یهود دروسی کرد، یهود تئوری بودانیا، یهود ناسیونالیزمی بود دروست کرد، یهود پن ترکیزم و تورانیزمی دروست کرد، یهود دروسی کرد. او یهودی وا لناو منو توابو، لناو سرزمین منو توابو و منو تو پیمان اود موسایی چون خوای و ترس زاور نشانه دا. بەڵام وەرەقی هەڵگەڕاندەوە تۆ نەدەزانی ئەو خەریکە تەوتەئە کا سەردەمینە لەبین بووە. تۆ لە هیچ کام لەم تاریخ نویسی و تاریخ بازی و باستان شناسیە شوێن دەسە کورد ناوێنی، نەمەوجودە. وەنێ تا دڵە گەرەکوێ فارس و تورک مەوجودە لە عەزەمەت و لە قودرەتە. کێن ئەم فارس و تورکە؟ کێن ئەمانە؟ مشت یهودی بەرگەشتن تۆ نازانی یا دۆنمین یا ئانووسین. شێعەگەری ئوسوولەن شێعەگەری یەهودیگەریە. تەوەجۆ ئەکەن ئەوەی لەم سەرزەمینە یەهودی پەرستی کرد و یەهودی بازی کرد ئبن جوولەکەس، ئبن ئەرمەنیە، ئبن ئاشووریە، ئبن تورکەمەنە، تەمامە ئەمانە مشتیان گر کە سەرزەمینە ئێمە و وجودە ئێمە تاوان کەن. تەمامە جەهانبینیە دنیایان لە ئێمە سند مەفاهیمیان ئەوەز کرد گۆڕیان و ئێمە نامانزانی. بەم چرت و پرتانە ئێمە گوێکریاین. کەسێ لە خۆی ناپرسێ هەشدانە کورد لە شاخێ لەم کوردەوارە ئەگەنە دانێتی هەڵدریاگی موسایی قۆپەیە کڵاوی ئەفەندی وا پێوە، خۆی ئێژێ نەیزەی وا پێ، شمشێری وا پێ، سپەڕی وا پێ، تفەنگی وا پێ. ئێژێ لە کێ بترسێت؟ لە چی بترسێ؟ لە فڕۆکەی بێ فڕۆکەوان؟ لە چی بترسێ؟ لە پۆلیس؟ لە چی بترسێ؟ زەنگ باتە سەودە، زەنگ باتە 999 و لە چی ئەترسێ؟ هەر لە خۆی و لە قوپەی دەوڵەتە عوسمانی ئەترسێ. ئەم ترسە خەنە ناو زێحنت، ئەم کۆیلەیەتی ئەخەنە ناو زێحنت. بعد کێ تێوە تۆ ئێژێ هەزاران ساڵە سەرزەمینە ئێمە داگیر کریاگە. ئەوە جوولەکەی تۆخمە جوولەکەس، ئەوەسە. کوردیەت زوان نییە هەر جوولەکەی ئەتوانێ قسەی پێکە بۆتی ئەخونجنێت. کوردیەت دەمەقۆپان نییە وا من عەکسە جوولەکەکانم ئەز وەختی ئەڕۆن بۆ ئیسرائیل لە باوای تۆ قەشەنگتر دەمەقۆپانی کردگەسە پێ و مشکی بەستگە و تۆ نازانی کێزەمە. ژنەکانیان لەوان قەشەنگتر سەروەنیان بەستگە و تۆ نازانی ئەمە کێس چی ئەکا لەگرا؟ چۆن سێدانە جوولەکە باوکە ناسیۆنالیزمە؟ جوولەکەی ئوروپاییە، مەجاری، فەڕەنسی، ئینگلیسی، باوکە ناسیۆنالیزمە تورکن. چۆن جوولەکەی دۆنەمی جەمعیەتە تورکانە جوان و تەرەقی و اتحاد دروسەکە؟ دەوڵەتە تورکی چییە؟ کۆرپۆرەیشنە. کێ ئەمانەی هاورگەسە سەرزەمینە ئێمە؟ کێ ئەمانەی دانیاگە لەگرا؟ چۆن تۆ ئەمانە نافەهمی؟ تۆ نازانی دوژمن چه شەکڵیە؟
خانمێکە و زەریفە و خواهڵی ناگری و بازی بۆمان دروست کردگە. ئەها ئارمێنیە و سوامبری چۆنی پێت کرد، چی کرد بە سەرزەمینە؟ ئەها وەختێ تۆ ئاوێزانە هێڕۆدۆت ئەوی لە خۆت ناپرسی ئەم هێرۆدۆت ئەم کتێوی لەکوێ ئاورگە کووە؟ وە قسەکانیان تکرارەکەی تۆ مشکڵە ئێمە ئەوێت و تۆ ئەم کارەی، تۆ عەلیە خامنەئی، تۆ ئۆردۆغانی، تۆ بەشار ئەسەدی، تۆ نظامە سوڵتەی جەهانیت و ئستفراقەکان ئەوان تکرارەکەی تۆ بۆ ئێمە. تۆ وەختێ مەفاهیمە عالیە کوردی، مەفاهیمە عالیە گۆرانی بە دەسە جوولەکە غەلبی ئەەکەی بە گەمەکردنێژی یاریکردن، بە گەمەکردن. ئەوە فەلسفەی کوردی تۆ نابوو دەکەی. کێ وای کردە؟ من بۆ خۆم کوردم، تۆ بۆ خۆت کوردی، تۆ بۆ خۆت کوردی تێم کارانەکەی، تۆ بۆ خۆت کوردی باس ئیمپراتوریەتە ئاشوورەکەی، تۆ بۆ خۆت کوردی وا کورد بە قەومی ئیتنیکی معڕەفیەکەی، تۆ بۆ خۆت کوردی. ئەم گەندەڵستان و کەسافەتە کە ئەمانە دروستیان کردگە، هاڵاها ڕاپەڕین و کوردەوارە سەر بەخۆی شێکۆی کاتەوە. من یەک تیکەم لە ئەرمینی و سوامبری بۆتان خوێندو، ئەم کتێوە بخوێن و فاجعەی واتیە، فاجعە تا بزانی چۆن کاری کردگە. تۆ لە خۆت سوال ناکەی قەستە ئاغایە ئەرمینی و سوامبری دانەی جوولەکەی لە هەستانی و مەجاری لە نووسینە ئەمە چی بووگە؟ قەستی چی بووگە؟ کێ مامۆری کردگەم بێت ئەم سەفەرە سەختانە بکە؟ کێ مامۆری کردگە دیکشنەریە تورکی ئەڵمانی بنووسێ؟ کێ مامۆری کردگە ناسیۆنالیزمە تورکی بنووسێ؟ کێ مامۆری کردگە؟ ئەی بۆ کەسێنە لەم سەرزەمینە ئێمە مەئمورکان ناسیۆنالیزمە کوردی بنووسین؟ ئەو کێ مامۆری کردگە؟ کاورایەکی جوولەکەی مەجاری لە هەستانی کێ مامۆری کردگە؟ بە ئشتبا پێتان ئێژن ناسیۆنالیزمە تورکیان دروست کرد کە ئیمپراتوریەتە عوسمانی و موسڵمانان نەبینوە. نەخێر، ناسیۆنالیزمە تورکیان دروست کرد کە سەرزەمینە کوردەوار لەبین بوون. ناسیۆنالیزمە تورکیان دروست کرد ئەتەفاقاً کە قودرەتە دەوڵەتە عوسمانی تەسبیت کەن و حافزەیە تاریخی بدەن بە قەومە بەرتەرە تورک. ئەوەی وا هەرچیشتە لە سەرزەمینە ئێمە دزی غارەتی کردەوە بە ناوە تورک ئەیداتە غەڵەم. ئەوەی وا هەرچیشتە لە ئێمە تاراجی کردەوە بە ناوە قەومە ئێرانی ئەیداتە غەڵەم. ئەوانە وایان کرد بە سەرزەمینە ئێمە و ئیمڕۆژ ئیدامە پەیاکە. تۆ فکرەکەی دانێتێتە پشتە تەلەڤیزیۆن سمتی دەرەخایژێ، من حەزمە لە سەمتە زل شیاف زموختی تێیەکەم با زل بوێ. ئەوە هەروە لە خۆی وهاتکە، هەروە لە خۆی و تێنی لەم حەلیم و کوردستانە قسە بکە، هەروە لە خۆی وە، هەروە لە خۆی وە تەبلیغی بۆکەن و 1 ملیۆن و 2 ملیۆن بینەری هەست، هەروە چ بکەن و خەڵکی گۆڕیاگە و حەزی پێکەن و نا. تۆ نازانیت کە دوژمن چه شکڵیە، تۆ نافهمی دوژمن چه شکڵیە، تۆ نازانی کاورا چۆن مشتە بۆگرێ لە توولە تاریخا سەرزەمینە بخوا، چۆن دانەیە کەنیشک ئەزانێ لۆجیکیەن چۆن شار دروسەکرێ، وەلی تۆ نازانی چۆن داگیر کریایی. تکراریەکەیت و بڕاستی واتن و داگیرمانیان کرد. چۆن داگیرمانیان کرد؟ مەرتیکەیتی هەڵگریاک چۆن داگیرمانیان کرد؟ چۆن ئەم سەرزەمینیانە لە ئێمە داگیر کرد؟ چۆن ئێمە هەزاران ساڵە بندەسین؟ بندەسە کێین؟ ئەم قەومە فارس و تورکە کێ نەمانە؟ لەکوێ هاتکن؟ کەس جواب ناتەوە. گشتی حەزەکە بە جوولەکە و بە تاریخ جوولەکە نویس و
بە سومریان و بە ئاشوریان و بە مەزۆپۆتامیا وەختی ئیژە مەزۆپۆتامیا وەختی گیانی دەربێ وەزێ لە مەزۆپۆتامیامە حەزەکا بە دیاکۆ حەزەکا بە دیاکنۆف و حەزی پێکا ئەمە دەرەنجام سەرزەمینێکەوە دانایان تێیە زهوریان نەکرد دانایان نەهاتن کۆیکەنەوە و ئەوەی کردیانە ناو زەهن ئێمە دەستگاهە ئەحمەق سازی بوو تەحتە ناوە مەدرسەوە دانشگا مشتێ بەچکە جوولەکەی توخمە جوولەکەی یەهودی ئەرمەنی ئاسووری تورکەمەن بۆ ئێمە گەورە کریانەوە کریان بەکار بەدەست و معەلم و کریان بە بازرگان بەسەر ئێمە تا سەرزەمینەکەمان بوون تا وجود خۆمان تاڵانکەن ئەوە اتفاقێکە وا لە سەرزەمینە ئێمە کەفتگە ئەوە دوژمنەوا لە دەمامێکێکا کە تۆ ناتوانانی تەشخیسی بەی ئیسە تۆ خواتی تۆ فرە هەر کەسی عەقڵێ وا لەکە لەیە نە تۆ عەقڵ نییە لەکە لە تا تۆ خشتێکی خام وا لەکە لە تاوا هەر ئستفراقێکەکەنە ناو مێشکت وە تۆ تکراریەکەیتەوە تۆ تکراریەکەیتەوە تکراریەکەیتەوە یەک دەفعە لە تاریخە پرسیارە لە خۆت نەکرد ئەمانە بۆ هاتکن قەستیان چییە لەمە کێن ئەمانە تۆ فکرەکەی مەسعود بارزانی و بنەماڵەی تاڵەبانی نافەهمن بێسەوادن وەری تۆ ئەفەهمیت نە بێسەوادن نە نافەهمن پەروەرش یافتگانت دەسە کۆرپۆریشنە ئێرانی تورکین تعلیم یافتگانە مەکتەبە جوولەکەن ئاموزش دیدەگانە موسات و استخبارات و دەستگاهە میت و ئیتلاعات و ساواکن ئەوانە نە تۆ لەگەڵ ئەمانە تەرەفی دەمە قۆپان کاتە بەری و شەڕە براکوژی نەکەین ئەمانە کوردن ئەمە بوو پێوانەکە وا ئێمە تەمامە ئەمانە مشەخەس ئەکەین و لە وەختە مانیفێستەکە کەمەربەستەگاون قەدبەستەی یەکتاو نیشتەن و ئومید پەی دەنگە ناگا ئەمە و کارەسە کە ڕاپەڕین کردی کەمەربەستەگاون قەدبەستەی یەکتاو ئەو ئیندیڤیدووالیزەیشنەسە وا لە ئەفرادە کووردا پێش هاتگەن و بە کوردیەت گەیگن و یەگانەن و یەکتان و بێتان چون کاریان لەسەر خۆیان کردگەن چون بە فەردیەت گەیگن ئومیدیان هەس نیشتەن و ئومید دانیشتگن بە ئومیدێ ئومید تەکە ئارەزوو فەرقەکە ئارەزوو تۆ هیچ کارێکت بۆی نەکردگە خیاڵەکەی حەزی پێگەی وەلی ئومید تۆ کارە بۆی کردگە و ماتەڵی نەتیجە بدات چ کارێکە کردگە فەردیەتە خۆت بە کوردیەت گەیگی کوردی پێیگەیگی تاکی فەرقەکەی وەکو ئەوەی کەدا وەڵەوتم بەهلول یەک زاوتن زاوتە یەک داونە ئامیان ماچان بەهلول دێواونە کێدی وەی تۆ داناو بۆ مەرکەب نەمەیدان گەردوون ڕاناو بوو ئێستا ئەمانە کێن ئەمانەی لەم کوردەوارە وێسیاگەن نیشتن و ئومید پەی دەنگە ناگا دەنگە ناگا دەنگە قیام بوو دەنگە ناگا دەنگە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ بوو لایەوە خۆش